بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر بەهای ڕۆح و ڕوودا و بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. دەپرسین ئایا ئەو ڕووداوانەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ڕویان داوە لەگەڵ مانگەکانی دی چ جیاوازیەکی هەیە؟ ئایا ئەو ڕووداوانەی کە لە ناو شارستانێتی ئیسلامیدا بایەخی پێدەیە بۆچی زانایان و فەقیهەکانی ئیسلام زۆر کاریگەری بابەتە ڕۆحیەکان دەکەن بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا؟ ئەوە چییە کە لە مانگی ڕەمەزاندا باز دەکرێت زۆر جار قسە لەسەرەوە کە جیاوازی نێوان حەق و باتڵ یوم الفورقان بۆ ئەمە لە مانگی ڕەمەزاندا یەکێک لەو ڕووداوە گەورانەی کە لە ناو مێژووی ئیسلامیدا ڕوویداوە بریتە لە هاتنە خوارەوەی قورئان. ئایا کاریگەری کەلامی خوددا هاتنە خوارەوەی لە مانگی ڕەمەزاندا و جیاوازیەکەی لەگەڵ مانگەکانی تردا چییە؟ ئایا مێژوو نووسەکان بۆچی زیاتر ئیش لەسەر ئەوە دەکەن یاخود قسەیان لەسەر ئەوە کردوە کە ئەم ڕووداوانە بەشێکی زۆری تێکەڵ بە بەها ڕۆحیەکان دەکەن؟ ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر زریان حاجی توێژەر لە مێژووی شارستانێتی ئیسلامی، دکتۆر محەممەد بامۆرکی توێژەر لە بواری فکری ئیسلامی بەخێربن بۆ ستۆدیۆی سۆراغی مێژوو. دکتۆر زریان، جیاوازی ئەو ڕووداوانەی کە لە ناو مێژووی ئیسلامیدا لە مانگی ڕەمەزانە ڕوویاوەوە لەگەڵ مانگەکانی تر چییە؟ ئایا هەر ڕوودا و هەر ڕوودا نییە بۆ ئەم جیاوازیە زۆر جار لەلایەن ئەوانەی کە لە بواری مێژووی ئیسلامی و لێکۆڵینەوە و توێژینەوەن لەسەر شارستانێتی ئیسلامیە قسە لەسەر کاریگەریەکانی ڕووداوەکانەکەن لە مانگی ڕەمەزاندا لە ڕووی ڕۆحیەوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میرەبان، سوپاس و بەڕێستان بۆ ئەم بەرنامەیە و بێگومان ئەگەر سێری ڕووداوەکانی ناو شارستانێتی ئیسلامی بکەین زۆرینەی ئەو ڕووداوانە کە ڕوویان داون و ڕووداوی یەکلاکەرەوە و کاریگەرن ئەو ڕووداوانن کە لە مانگی ڕەمەزاندا ڕوویداوە. ئەمە خۆی بۆ خۆی جۆرێک لە بیرکردنەوەی دروست کردووە لای مێژوونووسان بەگشتی، حتا مێژوونووسانی ڕۆژئاوایی ڕۆژهەڵات ناسانی بە شێوەیەکی گشتی کە ئایا بۆچی ئەم ڕووداوانە لە مانگی ڕەمەزاندا ڕوویداوە. دیارە بێگومان من دایمەن بۆ خۆم وتێکم هەیە حتا زۆر جار ئەڵێم مێژووی ئیسلامی بەشێکی ڕۆحە و بەشێکیشی بریتە لە جانیبە مادیەکەی. ئەوەی کە ڕۆژهەڵات ناسان ئیشیان لەسەر کردووە لەسەر مێژووی ئیسلام کردووە و زەرەریان ناوە لە مێژووی ئیسلامی بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئەوان هاتوون تەنها دیوە مادیەکەی مێژووی ئیسلامیان بینیوە، نەهاتوون لایەنە ڕۆحانیەکەی مێژووی ئیسلام ببینەوانێ. ئەمە بۆ خۆی وای کردووە کە مێژووی ئیسلام زۆر جار وا بێتە پێشچاو لە لای ڕۆژهەڵات ناسان و ئەوانەی کە دیراسەیان کردووە دنیایەک هەڵە و زۆرێک لە کەم و کورتی و ئەوانە بدۆزنەوانێ چونکە بۆ ئەو بەلایەنە مادیەکە هاتۆ شیکاری کردووە. بەڵام کاتێک دەی لایەنی ڕۆحیش تێکەڵ ئەەکەی لەگەڵ ئەم لایەنە مادیەیە و دەی باسی ڕۆحەکەی لە ناو بوونی ڕووداوە مێژوویەکانە ڕۆح بە واتای معنەویەت بە واتاییکەوە تا چەندێک ئەم حاڵەتی کەسێک کە بەشدارە کاراکتەرێک کە بەشدارە دروستکردنی ئەم مێژوەیە کاریگەری لەسەری هەیە سێرەکەی هەڵوێستەکە لەسەر مێژوو دووبارە بێتەوە. لە نێو ئەم مێژووی ئیسلامەشدا لە ناو مانگی ڕەمەزاندا جۆرێک لە تایبەتمەندی هەیە. ئەم تایبەتمەندیە لە ناو مانگی ڕەمەزاندا کە ڕوویداوە سیرەکەین پەیوەندیەکی سەرەکی بە ڕۆحەوە هەیە، پەیوەندێکی سەرەکی بەلایانی ڕۆحانیەوە هەیە، چونکە ئینسانی مسلمان لە مانگی ڕەمەزانە جۆرێک لە جۆرەکان خۆ ئامادەگیەکی هەیە، جۆرێک لە جۆرەکان وا خۆی حازر کردووە ووا هاتوتە پێشی ووا ئیمانی پێی هەیە لە ڕووی عەقیدەیەوە کە ئەم مانگە پێویستە لە مانگەکانی دیکەی جیاواز بێت. ببوورە مەبەستی یانی دروستکردنی ڕووداوە ئێستا خۆ ڕوودا و بەشێکی زۆری و ڕووداوانە یعنی پەیوەندیان بە خودداوە هەیە، ینی مەسلەی ڕوودانی هاتنە خوارەوەی قورئان ڕوو گەورەترین ڕووداوی مێژووە یعنی کە ڕوویداوە ئەمە پەیوەندی بە خودداوای. بەڵام ئەوەی کە ئەڵێ موسڵمانان یعنی کاریگەری ڕۆحیان لەسەر مەبەستی دروستکردنی ڕوودا و ڕووداوی بەشێک لەوەی کە پەیوەندی بە خودای گەورەوە هەیە ئەوەیە کەم تایبەتمەندیە درراوە بەم مانگە و ئەو تایبەتمەندیە درراوە بۆی کوا لەم مانگەیە جۆرێک لە لایەن خوای گەورەوە لەلایەن عەقیدەی مسلمانە کە عەقیدەی پێیەتی لە مانگی ڕەمەزانە تایبەتمەندیەکی جیاواز هەیە ئەوەیە کە وای کردووە ڕووداوەکانیش تایە جیاواز بن. ئەگەر نا خۆ ڕوودا لە هەموو کاتەکانی کە ڕوو ئەدات، بەڵام سێرەکەی جۆرێک لە سەرکەوتن لە تەمکینێکی خوایی هەیە لەم مانگەدا. بۆیە بیر کراوەتەوە زۆرینەی حتا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەم سێری بکەین زۆرینەی سریەکانی پێغەمبەر حەڵی کتاو لەسەر زۆرینەی ئەو ڕووداوانش کە ڕوویان داوە سێرەکەی لەسەر لە مانگی ڕەمەزاندا بووە. هۆکارەکەش ئەوەیە نەک بە هۆکاریەوەی کەوا لە ڕەمەزاندا ڕوودا و دروست بکرێ بە پێشەوانەوە. من پێم وایە لە ڕەمەزان بۆ خۆی جەوەکە وایە کە ئینسانی مسلمان حەز ئەکات خێری دەستکەوێت و حەز ئەکات بەردەوام بێ لە کارێکەوە دەرکەین ئەکرێ ئێمە تەواوی ئەو ڕووداوانەی لە ناو مێژووی ئیسلامیان ڕویان داوە یعنی هەموویان وەکو پەیوەندیی هارمۆنیکی بە بابەتی ڕۆحەوە ببەستین. ئێمە من پێم وایە بڵێ
بەشێکی زۆری ئەو ڕووداوانە پەیوەندیان بە پەیوەندی بە ڕۆحەوە هەیە ئەگەر بە دیدگای ڕۆحەوە لێ بڕوانین نەک بەو دیدگایی کە چاویلکەیەکی بۆ دانیت و بێت بە هەموو واقعەکانی ترەوە بڕوانی بەڵێ چکە ئینسانی مسلمان لە ژیانیدا بەشێکی سەرەکی پەیوەندی بە ڕۆحەوەیە چکە عەقیدەی وایە بەشی لە عەقیدەی ئێمە لەو شەشی کە ئیمانمان پێێتی و ئیمانی کاملمان پێێتی سێ چوارێکیان کاملەن ئەگەر هەمووشی نەبێ پەیوەندی بە غەیبیاتەوە هەیە پەیوەندی بۆیە کە تۆ ڕۆحت چەندێک ئامادەسازی هەیەتیایە بۆیە ئەم ڕووداوانەش لە هەمان کاتە پەیوەندی بە ئامادەسازی ئەو ڕۆحەوە هەیە تا چەندێک تۆ ئەم ڕۆحەت ئامادە کراوە ئەمەدا هاتوتە پێشەوە لەناو مێژووی ئیسلامیشدا ئەمە بە کاملی دووبارە بوونەوەی خۆی هەیە. بەڕێسپاس بێگومان دکتۆر محەممەد ئێوەش دیارە بۆچی قسەی زۆرت هەبێت لەسەرەوەی کە مانگی ڕەمەزان پەیوەندیشی ڕۆحی گەوری تەیە بە ڕووداوەکانەوە من بزانم چیت هەیە لەسەر ئەوانەی ماوە دکتۆر وتی و ئیزافەیەکە گەر هەبێت. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆ ئەم دەرفەتە. مانگی ڕەمەزان خۆی کاتێ مەسەیرەکەین لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کۆمەڵک تایبەتمەندی هەیە وا لە موسڵمانەکانەکە لە ڕووی عیبادی و ڕۆحی و نزیک بوونەوە لە خوا و دوورکەوتنەوە لە کونا جیاوازێکیان هەیە لەگەڵمانەکانیکە لەبەر هەر شتێک ڕوو باتیایە بە تەئکید جیاوازی ئەبێ لەگەڵمانەکانیکە. بۆ نمونە ئەو ڕوبەڕووبوونەوە کە لە بینی موسڵمانان و نەیارەکانیان ڕووی داوە قورئان ئاماژە بۆ کاڵێ 100 نەفەر لە ئێوە بەرامبەری 1000 نەفەر لەوانە 10 نەفەر لە ئێوە بەرامبەری 100 نەفەر لەوانە یعنی یەک بە دە دوای کایکای بە یەک بە دوو. ئەمە ئەگەر لایەنی ڕۆحی و عەقیدەی و ئیمان دەور نابینی خۆ بەشەر هەر بەشەرە مرۆڤەکان هەروەکو یەک وان. ئەی بۆچی مەسایەکێکت ئەبێ لە بەرامبەری دوانە مقاومەت بکە. پاشان سیرەکەی هەتا لە وڵاتی خۆمانە تۆ بە چاوی خۆ تەستی پێەکەی لە ڕەمەزانە گۆڕانکارێکی گەورە بەسەر خەڵکادێ زۆر عیبادەتەکانی زیادە بێ گوناهەکانی کەمە بێت و یا وازی لێنێ چاکەکردن لەگەڵ خەڵکا زیادە بێ بەزەی هاتنەوە بە هەژار و فەقیر و ئەوانە زۆر بە ڕوونی و بە دیاری هەستی پێکرێ ئەمانە هەمووی کاریگەری جەوەکەیە و ئەمەش من بۆەوە یەک گەڕمەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە ئەفەرمێ کە مانگی ڕەمەزان هات هەموو دەرگاکانی دۆزەخدا ئاخرێن هەموو دەرگاکانی بەهەشت ئەکرێنەوە شەیاطینەکان کۆت و زنجیر ئەکرێن هەتا زانایانی حەدیثە فەرمون ئەم کۆت و زنجیرە هەر حەقیقیە هەنیان ئەڵێن معنەویە مەجازیە بەس هەیان ئەڵێ هەر حەقیقیە بۆیە کاریگەریان کەمە بێ لەسەر خەڵک. ئەم کاریگەری کەمەی ئەوان و پیرۆزی مانگەکە خۆی وەکە لایەنی ڕۆحی عەبدەکان زۆر بەنز بێتەوە زۆر بچێتە بان. ئەو کاتە هەر شتێک کە ڕوئەدا لە ژیانیانە وەکو لە تایبەتمەندی خۆی هەیە گەورەی خۆی هەیە. بۆ نمونە مەسا تۆ بینی لەو مانگە بەشی هەرە زۆری موسڵمانانیان بۆ مزگەوت ئەی باشە لە ڕمانکانی ترا بۆ نایەن ئەگەر ئەم مانگە خۆی کاریگەریکی نییە خصوصیەتێکی نییە بۆ نایەن. لەم مانگە زۆر خەڵکی گونابار تەوبەکە ئەی لە مانگەکانی تر هەر ڕۆژ و ساڵی خوا نییە بۆچی مەسلا وەکو ئەم مانگە نییە. ئەو هەموو خێر و چاکە و شتانە لەم مانگە ئاکری ئەی بۆ لە مانگەکانی ترانی فەرقیان چی؟ دیارە ئەم مانگە خۆی کاریگەری خۆی هەیە تەسیری خۆی هەیە گەورەی خۆی هەیە و خوای گەورەش خۆی فەزیلەتی پێداوە. دەربارەی لەیلەتول قەدر پێغەمبەری خوا لە ڕیوایەتێک هاتووە لە هەندێک کوتوبی تەفسیرا فەرمێ باسی پیاوێکی کرد لە ئومەتە پێشوەکانە 1000 ساڵ ئەفوو 1000 مانگ خواپەرسی کردووە لە ڕیوایەتێکا فەرمێ 1000 مانگ جیهاد و غەزای کردووە. سەحابەکان زۆر لایەن قورس و گەورە بوو ئەمان چۆن بتوان فەزیلێکی وایان دەستکەوێ ئەنجا خوای گەورە سوورەتی قەدریە ناخوا ماوەسا ئەو پیرۆزی جەناب و هێمای بۆ کە ئایا هەر پەیوەندی بە خاڵی بوونی گەدە و برسێتیەوە هەیە یاخود هەر جیاواز هەیمەنە و هەژمونێکی ڕۆحی ڕەمەزان جیاوازە لەگەڵ مانگەکانی بەعکسۆ ئەسڵ پێغەمبەری خوا فەرمی ئەوەی واز دەدرۆ نێنێ لە قسەی پڕوپوچ نێنێ لە گوناه و عەزاکانی هەمووی بە ڕۆژوو نەبێ هەر مەعیدەی بە ڕۆژوو بێ ئەفەرمێ ئەوە تەنها خۆی تین و برسی کردووە یعنی تین و برسی بوون ئەوە هەموو شتێکی ڕۆژوو نیە بەشێکی ڕۆژوو ئەوە بەشە گەورەکەی ئەوەیە لەعلەکم تەتەقون یعنی ئەبێ ئەو ڕۆژۆ تەقوا بۆ تۆ دروستکات تەقواژیان یعنی پابەندبوون بە ئیسلامەوە پابەندبوون بە هەردوو دیوەکەیە بە دیوی بەجێهێنانی واجبەکان بە سونەت و فەرزەوە وازێنان لە گوناهەکان بە حرام و مەکروهیەوە. ئێتۆ ئەگەر ئاسی ئیمانیت بەرز نەبێتەوە چۆن ئەگەیتەمە اینجا لە ئیسلامە مەوزوعەکە دوو بەشە بەشێکی عەلاقەی بە فکر و بیر و هۆش و هەیە کەوە قەناعەتە عەقلەکان بۆ ئینسان دروستکات لەسەر ئیمان و ئەساسیاتی ئیمان و بەڵگە و دەلیل لەسەر بنچینەکانی ئیمان
دوای عیبادەت بریتە لە ممارەسەی هەندێک شعایر بۆی ئەو قەناعەتانە لە مێشک تا دروست بۆ تۆ زیاتر بە عیبادەکان تۆخیان کەیتەوە تۆ باوەڕ دوایە خوایەکەیە تۆی دروست کردووە قیامەتێکەیە تۆ تیا محاسبە ئەکرێ ئەمە عیبادەت هۆکارێکە وەسیلەیەکە ئەم شتە لە ماڵساگەر ئەمە نەبێ بەو پرسیارێکە زۆر جار لە بواری فەلسەفیۆیە باسەکرێ وجودیەکە کە باسی ئەوە کرێ خوا لەکوێ و چۆن دروست بۆ سەر ئەم شتانە با مانگی ڕەمەزانیژە ئەگەر تەشبیه نەبێ و پرسیار بکە ئای بۆ حکمەتی جیاوازی ئەم مانگە لەگەڵ 11 مانگی تری عەرەبیا چێەوە پێوتێ مانگی قەمەری ئەو مانگای جیاوازیەکەی چییە بۆ لە مانگە ئەمە دانراوە بەشێکی ڕووداوەکان بۆ کاریگەریان خۆی خی گەورە تەمەەن ژیان یعنی ئێمە بێ ئەومان لەبی نەچێ ژیان ناکرێ حتا پێغەمەری خۆ ئافمێت تۆ ناتوانانی هەمیشە زۆر بەهێز و بەتون و بە قووەتی خەریکی عیبادەت و سەرگەرمی عیبادەت بی بەڵام هەندێک کات و وێزگە هەبێ تیا ئەتوانی بۆیە مەستا ئەو سەحابە ئەو سێ سەحابە هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ماڵ و نەبوو لای خێزانەکانی قسەیان کردو یەکیان من ژن ناهێنم هەر خەریکی عیبادەتم یەکیان من هەمیشە بە ڕۆژووە بم یەکیان ئەوی کەشیان من شەو نوێژەکەم تابانی پێغەمبەری خۆ ئەمەی قبول نەبوو بۆ یەکەم ئەمە سروشتی ئیسلام نییە تۆ هەمیشە لە عیبادەتا بشیت دووهەمیش ئەمە پێغەمبەری خوا ئیقراری کردایە صلی الله علیه و سلم ئەبۆ دین ئەبۆ شەرع ئەبۆ سنەت باشترین کەسەوەی شەو تابعانی نەخەوێ پێغەمبەر ئەمە ئیقرار نەکرد لە کاتێکا فەرمی من لە هەمووتان زیاتر خوا ناسم لە هەمووشتان زیاتر لە خوا ترسم وەک ئێوە ناکەم شەو نوێژەکەم هەندێکی شەخەوم ڕۆژووش سنەت ئەگرم هەندێک ڕۆژش بە ڕۆژوو نابم خێزانیشمەی یعنی ئەمانە ناکاتەوە کە من ئەمانە بکەمی تر خواناسی ڕاستەقینە نیم مەبەستەکەم ئەوەی کە تۆڵی مانکە جیاکردو مانکە بۆ ئەوەیە ویزگەیەک هەبێ لەو ویزگا خەڵکەکە زیاتر ئیحتیمام بە خۆیان بدەن لایەنی ڕۆحیان ئەنی کوڵی توێشوویەک و تەقویەک و بەهێزبوونێک بێ بۆ یان زەمان بەڵێ سوپاس مامۆستا دکتۆر زریان ئەکرێ ئێمە هەموو بەهایەکی ڕۆحی بۆ وێنا بکەین لە مێژووە یاوی لە شارستانێت تا هەبووە تایبەتی شارستانێتی ئیسلامی ڕاستە و خۆ تەجاوزکە بۆ دروستکردنی ڕوودا و بەڵێ من پێم وایە کە ڕاستەوخۆ لە ڕاستیدا ئەگەر بێت یەکێ لە پێناسە سەرەکیەکانی شارستانی سەیرەکەین کە لە فەلسەفەی شارستانێتە حتا کەسێکی وەکو لیوراند کە کتێبێکی چلوێک بەرکی داناوە بە ناوی قسەة الحەزارە چوار بنەمای سەرەکی داناوە بۆ ئەوەی کەوا شارستانێتی لەسەر دروست دەبێت یەکەم بنەماڵێ بنەما ئاینە دوم بنەما بریتە لە ئابووری سێمیان بریتە لە وەزعێکی جوگرافیایی ئەنجا سێمیان لەسەر ئەوەی کەوا نەفسی و بواری دەرونی ئەو خەڵکە کە چەندێک گونجاوە لەسەر ئەوەی کەوا بتوانێت شارستانێتێک دروست بکە زۆرینەی فەیلسوفانی بواری شارستانیت حتا کەسێکی وەکو تۆینگلیش کاتێکە قساکە لەسەر بواریەوەی کە شارستانیت دروست دەبێ حەزارەت دروست دەبێ پێیان وایە شارستانیت لەوێەوە بنیادەندرێ کە بەشێکی سەرەکی بریتە لەوەی کە نەفسێکی مطمئین هەبێ دەرونێکی ئارام هەبێ پاڵنەرێکی دەرونی هەبێ بەرامبەر بەوەی کەوا تۆ بتوانی لەسەرەوە شارستانیتێک دروستکەی ئەمە بەشێکە لە فەلسەفەی حەزارە جگەلەوە لایەکی تریش ئاین بۆ خۆی بەشێکە لە دروستکردنی حەزارە کە ئاینی ئیسلامیش دوجار کاتێک باسی لایەنە ڕۆحیەکانە کاتوانێت لە ڕەمەزاندا و هاندێکی سەرەکیە سیرەکەین دووبارە پاڵنەرە بۆ ئەوەی کەوا شارستانیتێک دروست بکرێت ئێمە پێمان وایە کە زۆرینەی بوارە شارستانیەکان ڕەنگە ئێستا گەر من دوجار لە دوایە بێ مەسەر باسێکی ئەو ڕووداوە گرنگانەی کە بە جەنگ حسێ بەگرێن نامانگی ڕەمەزاندا و سەرکەوتنی مسلمانانی تیا بۆ بە درێژایی مێژوو یەک بێ بپی ساڵەکانیان باسی بکەم ڕەنگە ئێمە هەروە بێتە پێشتامان کە سەرکەوتن و شەڕی تیا بووە هەندێک نووسەری با بڵین نەشارەزار لەم ڕۆژانە بەرچاوم کەوتووە تا لێ سایتی عربیەکانە ئەڵێ بۆچی هە لە مانگی ڕەمەزاندا هەر تەنها باسی سەرکەوتن و شکستە نەخێر ڕەنگە شکستی شەوێ لە مانگی ڕەمەزان من پێم وایە نەخێر شکست نییە لە بواری لە ڕووداوە مێژوویەکاندا بۆ مسلمان هەمیشە سەرکەوتو ڕوویداوە لە مانگی ڕەمەزاندا زائیدەن لە مانگی ڕەمەزان نەک هەر شەڕەکانیش سەرکەوتوو ببن بەڵکو بوارە حەزارەکانیش سەرکەوتنی بەدەستێناوە یەکێ لەو بوارە گرنگانەی حەزارەت کە لە مانگی ڕەمەزانە بینیمانە بەدەساتوە دەبینین لە مانگی ڕەمەزاندا مسلمانان زاران گەورەکان زۆرینەیان کتێبەکانیان داناوە بۆ نمونە باز لەوا کرێ کەسێکی وەکو ئیمامی غەزالی مەسەڵەن کە چەند کتێبێکی ئیحیا علومدین لە مانگی ڕەمەزانە دانیشتووە نووسیوە کەسایەکی وەکو خەڵکانێکی تر کە زانە گەورەکان لە بواری نووسینە ئەمەیان کردووە زانایکی گەورەمانەیە کە ئیمام القەرافی باسێکە لە لێکی لە کتێبەکانیان ئەڵێ زانایان دانیشتن لە مانگی ڕەمەزانە بە تایبەت بیرەکەەوە کە ئەم مانگە چ داهێنانێک بکەم بۆ چونکە پێویستە تۆ لە پاڵ ئەوەی کە لە خواردن و ئاو خۆت گرتوێتەوە
شتێکیش بکەیت جێ دەستێکی داوێت کە لە مانگی ڕەمەزاندا ئەنجامت دابێ بۆی کە پاداشتێکی زیاتر دەستکەوێت بۆیە زۆرینەی ئەم ڕووداوانەی کە لە مێژووی شارستانێتی ئیسلامیدا ئەیبینن حتا دۆزینەوە پزیشکەکان کە زۆر جار بازەکرێ وەکو ئیمام جەزری وەکو ئەوانی ترکە باسییان کردو بەرچاومان کردو لە چەندەها شوێنە ئەڵێ لە مانگی ڕەمەزانە تەوفیقی خواییمان بۆ هاتووە فڵانە شتم دۆزیوەتەوە حتا باز لەوەی ئیبن سیناکرێت کە شرحی عینەکات چاوی دۆزیوەتوانێ ئەڵێ خوای گەورە تەوفیقیان لە مانگی ڕەمەزاندا توانیم ئەم بابەتە چارەسەر بکەم ینی مانگی ڕەمەزان ئوسلوبێکی تایبەتی هەیە دانیشتێکی تایبەتی هەیە ئەمە دەیەم کەسە دانیشتووە تا پارشە عیبادەتی خوای کردووە ڕەنگە بەشێکی بۆ دانابێت کە خەریک بوون بە عیلمەوە یا خەریک بوون بەوە لە زاناکان ئەمە بەشێک بێ لە سەرکەوتن ئێمە ڕەنگە ئێستا مێژووی ئیسلام من زۆر جار ئەمە وتووە لەبەر چاومانە جۆرێک لە هەڵەتێگەیشتن هەبێ بۆی کە ئێستا بێتە پێش چاومان وەواشمان لێ بەرچاوە دانرابێ کە مادەم ئێمە موسڵمانین ئەبێ هەمیشە لە دواوە بین ئەی لە حەزارەی ئیسلامیە بە پێچەوانەوەیە بەڕاستی مادە مسلمان بووی هەمیشە لە پێشەوە بوون چکە ئیسلام وای کردووە کە هەمیشە لایەنی ڕۆحی بەرز بێ و هەمیشە لەوا بێت کەەوە شارستانیت دروستکە پێ دوای ئەم عتا و بەخشینە ینی لە مانگی جگە لە مانگی ڕەمەزان ینی ئەم مانگە پەخشێکە بۆ مانگە جیاوازەکانی ترکە لە دەرەوەی مانگی ڕەمەزانە خەڵکی مسلمان هەیبێ و هەروە کاریگەریەکانی بمێنێتەوە بەسەر مانگەکانی ئەوەی کە باسەکرێەوە ئەوەی کە لە ناو مێژووی ئیسلامی خۆ کۆمەڵ ڕووداوگەلی زۆری تریشەیە لە دەرەوەی مانگی ڕەمەزانەوە لە مانگەکان و ڕۆژەکان و کاتەکانی ترا ڕویانداوە ئایا ئەمە بۆ خۆی کاریگەری ئەم مانگە ئەمێنێ بۆ ئەوانی تر بەڵێ بێگومان ئەو ڕووداوانی کە ڕوویداوە لە مێژووی ئیسلامە لە مانگی ڕەمەزاندا ڕووداوی یەکلاکەرەوە بوون ڕووداوی یەکلاکە ئەم ڕووداوە یەکلاکەرەوە کاریگەری هەبوو بەسەر یان زەمانەکەی تریشەوانێ زۆرجار بە تەواوی ساڵەکە هەوڵیاوە سەرکەوتنیشی بەرز نەهاتووە سەرکە لە مانگی ڕەمەزاندا ئەم کارە مەیسەر بوو و بە ئاسانی شوم کارە بکە لێرە جێگەی سەرسۆمانە ینی بۆچی لە مانگی ڕەمەزانە ئەمە کرد ئێمە بێ سۆراخی ئەوە بکەین ینی لەم بەرنامەی سۆراخی مێژووە سۆراخی ئەم بابەتە بکەیت کە بۆچی لە ڕەمەزاندا ئەم کارانە ڕوویداوە ئەم سەرکەوتنە ڕوویداوە بە شێوازێکی کۆتایی هاتووە بەڵێ دکتۆر محەممەد ئەو بۆچی دکتۆر زریانەکەم بە پرسیار بۆ بەڕێز ئایا بۆچی لە مانگی ڕەمەزانە جیاکردنەوەی حەق و باتڵ لە یەکتری و یەوم الفورقان بۆ لەم مانگا یعنی وێ ناکرێت لەم مانگا دەرکە ئەمیش دیسانەوە ڕاستە و خۆ ئەبەسینەوە بە کاریگەری بەها ڕۆحەکانی مانگی ڕەمەزانەوە ئەوی کە لە ناو مێژووی ئیسلامەوە ئەوی لە قورئانە خۆی گەورە ئاماژەی پێکردو و باس لە حەق و باس لە باتڵەکە بۆ ئەمەش یعنی بەشێکی فراوانی و ڕوبەرێکی گەورەی لە قورئانە کە باسکراوە لە مانگی ڕەمەزانایە جارێ بە ئەوە ڕوونکەێنەوە کە یەوم الفورقان ئەوەندەی من ئاگام لە تەفسیر بێمە بەس پێی شەڕی بەدرە چکاڵێ لەوێ ینی یەکەم ڕوبەڕووبوونەوە بوو لە بینی موسڵمانان و کافرانی قوڕیشە کە موسڵمانان سەرکردن بەڵام بین معنە لوغەویەکەشی لێ بگرین ینی یەوم الفورقان ینی جیاکەرەوەی حەق و باتڵ خۆی موسڵمانان کە لە مەکە بوون لە مەکەدا ئەتوانی بڵێ لەبەرەوە کافرانی قوڕیش دەسەڵاتدار بوون بەسەر وەزعەکە و موسڵمانان لە حاڵەتێکی لاوازی و زەعیفیا و زۆر بەشیان لە ژێر ئەشکەنجە و ئازار و وەزعێکی نەفسی خراپە ئەژیان ئەو کاتە توانین بڵێ ئەوان دوژمنێکی بەشەریان هەبوو بەڵام کاتێک کە هاتنە مەدینە ینی دوژمن نەما هێزیان بۆ دروست بوو کیانێکیان بۆ دروست بوو دەوڵەت و قەوارەیەکیان بۆ دروست بوو لێرە ئەم جارە لایەنی شەهوات و گوناه و تاوان و ئەمانە مایەوە کە ئینسان ڕوبەڕوو بێتەوە دوژمنێکی نادیاری کاریگەر جا ئەم دوژمنەش ئەبێ عیلاجێکی بۆ بێ بۆیە مەسلا ئەم ڕۆژ و مانگی ڕەمەزانە لە دوای هیجرەتە ساڵی دوی کۆچی فەرز بوو لەسەر موسڵمانان یعنی ئەتوانین بڵێ ئەمەش بۆیە مەساوەتە پێغەمبەری خوا باسی نەکە باسی گەنجەکە فەرمێر کەسێ توانی ژن بێنێ باش ژمێر کەسێ نەیتوانی فعەلەیهی بیصەوم فەئینەهو لەو یوجەها ینی کاریگەریە لەسەر زەبطی ئینسانەکە بکە زەبطی ئینسانەکە بکە تووشی داوێن پیسی و ئەو جۆرە شتانە نەبی پاشانیش سەبر وەکو بڵێ عەمودی فەقەریە لە ڕۆژ ینی تین و بوون و برسی بوون و خۆگرتنەوە لە هەڵە و تاوان و هەموو ئەعزاکانی بە ڕۆژ و بێ معنای ئینسان زۆر فێری سەبرەکە سەبریش لەو ڕوبەڕووبوونە عەسکەری و جیهاد و شتانەکەەوە موسڵمانان یەتە پێشەوە بۆیان زۆر پێویستە بۆیە سێرەکەی مەسەلا ڕۆژوەکە هەر لە ساڵی دووەم و زۆری پێ نەچوو یەکسەر فەرز بۆ لەسەرن بۆی ئیسیعداد وەرگرن بۆ ئەو ناڕەحەتیانەی تر کە بێگومان جەنگی بەدریش هەر لەو مانگا جەنگی بەدریش هەر لەو ساڵی سێی کۆچیا بووە ینی سێرەکەی لێرە ینی ئەتوانین بڵێ ڕەبتێکی زۆر لە بینی ڕۆژوو مانگی ڕەمەزان و ئەو ئیسیعدادە ڕۆحی و ئیمانیە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی دوژمنانە هەیە ینی چونکە هەردووکیان پێویستی بە سەبر
ئەوەتە کە ئاەتەکە باسی ئەوەی پێشوو باسی هزار کەس لە ئێوە بەرامبەری 2000 ئەفەمێ چونکە ئێوە سەبرەگرن بە خۆتانە ئێوە دانەگرن بە خۆتانە یەکم عیشونە سابیرونە یەغلیبوا مئتین ها باسی سەبرەکە یعنی ئەمەی جەناب و باسیەکەی جۆرێک لە داناییە حکمەتی ئەوەی کە یعنی ڕەبت لە بینی مانگی ڕەمەزان و لە بینی ڕوبەڕووبوونەوە جا ڕوبەڕووبوونەوە دوو جۆرە جۆرێکیان هەیە لەگەڵ نەفس و لایەنی خراپە و شەیطانە لە ئینسانە جۆرێکیان معنویە جۆرێکیان مادیە لەگەڵ دەوروبەرەکەیە کەواکو نەیار و دوژمنەکانی ئیسلامن یعنی لە هەردووکیانە ئینسان پێویستی بە لایەنە یعنی ئەکری ئەمەم پەیوەندیە قسە شەفەری مامۆسای ئەم پەیوەندیە کە لە ساڵی دوی کۆچی مانگی ڕەمەزان ڕۆژ و فەرزە بێ لەسەر مسلمان مانگی شەعبانە فەرزە پێش ڕەمەزان دواتر جەنگی بەدریش هەر لەم ساڵا ڕۆیە لە ساڵی دوی کۆچیە یعنی ئەمە پەیوەندیشیان هەیە بە یەکەوە بوونەکە یەکەم ڕووداوی گەورەیە کە وەکو ڕوبەڕووبوونەوەی مادی کە تۆ باست کرد دوی کۆچیە ڕووەدا بەڵێ چکە جەنگی بەدر لە حەڤەی ڕەمەزانە ڕووەدا لە حەڤەی ڕەمەزانە ڕووەدا ینی سێرەکەی ڕەبتێکی زۆری هەیە ینی بەڕاستی ڕەبتێکی زۆر هەیە چونکە ئینسان کە بە ڕۆژوو بوو زۆرتر نزیکە بێتەوە لەخوا کە زۆرتر نزیک بووە لەخوا دایمە بەها ئیمانی و ڕۆحی و معنەویەکان زاڵە بێ بەسەریا باشە یعنی وەکو وتمان بۆچی سێرەکی کابرا لەو یان زەمانەی تراوکو ڕەمەزان پارە نابەخشی یخوار ئەو پیاوەی هەر ئەو مسلمان و ئیماندارەیە پارەشیەکە کەچی لە ڕەمەزانە نێ زۆرتر ینی ڕەحم بەزەیەکی جا یەکێک لە سەلەف لێیە پرسن ینی بە پرسیارێکی کووت دەڵێن خوا بۆچی ڕۆژووی داناوە ئەوژە فەرمێ خوا ڕۆژووی بۆ داناوە دەوڵە من برسی ببێ و هەز بە ئێش و ئازاری برسێتی بکە تا برسیەکانی لەبیر نەچی ئەگەر ئەم ڕۆژوو نەبێ دەوڵە من یا عالمێکی تر بینیمە منفەلوتێ پێم وایە ئەڵێ خوای گەورە بۆیە ڕۆژووی داناوە بۆی بە ئیجباری هەمووی فەقیرکە بە ئیجباری هەمووی فەقیرکە یعنی کابراش کە قەسر و قوسور و مەلاین دۆلار و دیناری هەیە هەرە بێ نان نەخوا لە بەیانی تا ئێوارە هەرە بێ وەکو فەقیرە کە نانی نییە بیخوا ئەو حاڵەتە بەسەریا بێ بە ئیجباری بۆی هەست بە مەعانات و ناخۆشی و ناڕەحەتی ئەو کە تا سۆز و عەتفی بجوڵێ بەرامبەر بەو کەسانی کەواتە بۆ خۆی هەروەکو ببوورە پێشتریش پرسیامە دکتۆر زریان کرد بەهای ڕۆحی بۆ خۆی کاریگەری لەسەر ڕوودا و دانێ بەڵام ناوبڕێ وەرگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەر دەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو دکتۆر کەواتە هەروەکو پێشتریش پرسیارەکەم کە یعنی بۆ خۆی بەهای ڕۆحی کاریگەری لەسەر ڕووداوەکان بەجێڵێ لە ناو مێژوودا ئەوەشی کە ئێمە مەبەسمان زیاتر مانگی ڕەمەزان و مێژووی ئیسلامە بە تەئکید گومانی تیانێ چونکە ئینسان ئەوتە لەیەکێک لە شەڕی قادسیە کە سەعدی کوڕە بێ وەقاس قیادەیەەکە پێشەوە جەنگەکە دەست پێ بکە خۆی هەندێک ئاەتی قورئانیان بۆ خێنێتەوە ئەنجا قوڕاءەکان دێرێ واتەوانی کە قورئانیان لەبەر و شارەزان لە قورئان ئاياتی جیهاد دەخوێنەوە بۆ خەڵکەکە کە بەهشت و پاداش و وەزعەکان ئەخەنە پێش چاوی خەڵکە پێشەوە جیهادەکە وەکو بڵێ جەنگەکە دەست پێ بکەن بۆی خەڵکەکە دیمەنێک بێنێتە پێشاوی کە تۆی سەر لە کوای تۆ بۆچی هاتووی تۆ چاوەڕوانی چی ئەەکەی بۆی ڕەبت نەبێ بە دنیا و مغڕیات و ئەوانەوە کە فعلەن دینیش ئەمەیەوێ حتا لە مەقاصدی شەریعە کە ئیسلام بۆ پارێزگاری لە 5 هاتووە یەکێکیان دینە و ئەویکیان ڕۆح و گیانی ئینسانە لە پێناوی دینە ڕۆح بەختەکرێ لە پێناوی دینە ئەوەتە کە شەهیدی گەورەترین پلەی لە ئیسلامە بەو کەسەیە دەن لە پێناوی دینەکە گیانی خۆی بەختکە پارێزگاری لەو دین و ئاین و نیشتیمانە بکە کە ئیسلامی تایە معناوێ گرنگی هەیە ڕۆح ئەگەر ئینسانەکە لایەنی ڕۆحی بەرز نەبێتەوە ناتوانێت دەست لە گیانی خۆی هەڵگرێ ناتوانێت دەست لە بەرژەوەندەکانی هەڵگرێ ناتوانێت فەزلی خەڵک با بەسەر خۆیان ناتوانێت ڕوبەڕووی ڕووداوی گەورە و سەخت و مەترسیدار ببێتەوە بەڵێ سوپاس مامۆستا دکتۆر زریان ئەوەی کە توێژەرەکان یاخود مێژوو نووسە ئیسلامیەکان قسەیان لەسەر بوون نە جەنگی بەدر کردووە یا لەسەر ڕوودانی هاتنە خوارەوەی قورئان کردووە لە مانگی ڕەمەزانە ئایا بۆ خۆی لە ڕووی ڕوئیای مێژوو نووسەکانەوە ئەوانەشی کە لەسەر توراس و لەسەر ئەوانەی لە ناو تاریخی ئیسلامیە هەبووە بۆ خۆی هەر ئەمانە وێنای ئەوە ئەکەن کاریگەری و بەها ڕۆحەکانیان نادیدە نەگرتووە لەم ڕووداوە گەوران شەکە لە ناو مانگی ڕەمەزانە ڕوێناوە بەڵێ لە ڕاستیە کاتێک مێژوو نووسەکان باسی ئەم بابەتانیان کردو وەکو پێویست باسی ئەویان نەکرد کە لە مانگی ڕەمەزاندا ئەمە ڕوویداوە بەڵکو ئەڵێ لە مانگی ڕەمەزان هەمان ڕوودا و
ڕوویداوە هەمان کاریگەریەوە بەڵام کاتێک کە ئێمە وکو مێژوو نووسێ یاکو خوێنەرێکی بواری مێژوو کاتی خوێنینەوە بۆمان دەرەکەوێت کە ئەم ڕووداوانە بەڵێ بێگومان جیاوازیان هەبووە ینی کاتێک کە سیرەکەی لە مانگی ڕەمەزاندا زیاد لە ڕووداوەکانی مێژووی ئیسلام چەندین ڕووداوی کاریگەری تیا بووە ینی حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی ئەگەر سیرێکی ڕووداوەکان بکەین کە لە مانگی ڕەمەزاندا ئەنجامی داوە سیرەکەین هەرچی سریەکانی هەیە لە ساڵی یەکی کۆچیەوە کاتێک کە هەڵبنە سەر سریەکانی سەر کاروانە قڕیشەکان هەر لە ساڵی یەکی کۆچیە مەسەرەن ئەمەی کردووە لە ساڵی سری سەیف البەحرمان هەیە ئەوەی کەوا حەمزە کوڕ عەبدولمەطەلیب هەڵەسێ بە ئەنێرێت مامی خۆی بۆ لای ئەم ڕووداوەسێکی لە یەکی کۆچیایە بە هەمان شێوە لە مانگی ڕەمەزانە یەکەم سری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنێرێ کە ناسراوە بە سەیف البەحر جگەلەوە غەزوەی بەدری کوبرا کە لە ساڵی دوی کۆچیە سیرەکەین هەمان ئەوە بووە غەزوەی مەسەلەن بەنی سەلیم لە غەطەفان سیرەکەین غەزوێکی گەورەیە کاتێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دیسانەوە لە سەردەمی خۆیان ڕوویداوە هەر لە ڕەمەزانە بووە لە ساڵی دوایە و لە شەشی کۆچیە سیرەکەین ئەبوبەکری سیدیق سریەکی تایبەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێکی خا بە سەرکردایەتی ئەبوبەکری سیدیق لە ساڵی شەشی کۆچیە کراوەتە سەرەوە فەتحی مەککە لە هەشتی کۆچیە سیرەکەین کە بە هەمان شێوە لەو فەتحی مەککە کراوە مەسەن لە سریەی غالبی لەیسیمانەیە سری ئەبی قوتادەمان هەیە کە ئەمانە لە دوای ئەوانە کراون دکتۆر زەمانە مێژوویەکان سەردەمی پێغەمبەری ئیسلام دەروی خۆی و خولەفای ڕاشیدین ئەمانە کە باسێکم جارێ تا ئێستا مەر سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم سری نەخلە ڕێگە خاوە سەرکرداری خالیدی کوڕی وەلید هەر لە سەردەمی خۆیەتی کە ئەینێرە سری عومەری کوڕی عازە نێرێ غەزوەی تەبوک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی بەشدار بوو تیاسەکەی ساڵی نۆی کۆچیە ئەمە ڕوویداوە پاشان سیرەکەین جەنگی بۆیبمان هەیە لە ساڵی سیانزەی کۆچیە کە لە منتیقەی عێراق ئەم جەنگە ڕوویداوە وە جەنگێکی زۆر گەورە و یەکلاکەرەوە بووە سیرەکەین سەرکەوتوی مسڵمانانی تایە ڕووەدا بەسەر فارسەکانە لە ساڵی سیانزەی کۆچیدا کە لە نزیکی قادسیە بووە فەتحی میسر سیرەکەین لە سەردەمی ڕاشدینەکانە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە لە ساڵی 20 کۆچیە لە مانگی ڕەمەزانە ڕوویداوە یەکی لە ڕووداوان لە فەتحی ئەندەلوس لە ساڵی 90 کۆچیە ڕوویداوە جەنگێکی گەورەمان هەیە لە ئەندەلوس کە ناسراوە بە وادی لکە لە ساڵی 92 کۆچیە تاریخی کوڕی زیاد پاش چەندین هەڵمەتی گەورە ئەتوانێت بەسەر ئیسپانەکانە سەر بکەوێ لە جەنگی بلاتە شوهەدامان هەیە لە ساڵی 114 کۆچی کە پاش ئەوەی کەوا لای مێژوونووسانی مسلمان ناسراوە بە بیڵاتە شوهەدا چونکە لە ئەندەلوسە ژمارەیەکی زۆر لە مسلمانان شەهید دەبێت لە ساڵی 114 کۆچیە سەرەکەی سەرکەوتن یەت بە دوای ئەو کاتەیە لە مانگی ڕەمەزانە دیسان سەرکەوتن چەندین ڕووداوی ترمان هەیە مەسەلەن یەکێک فەتحی عومەریە لە کاتێکە معتصم بالله هێرشەکە دەسەر ڕۆمە بێزانتیەکان و کاتی ئافرەتێکی مسلمان لەلایەن بێزانتیەکان و عەزێ دەدرێ و ئەو قسە مەشهووری کە هەیە وا معتصمە لە ساڵی 223 کۆچی سیرەکەین لە مانگی ڕەمەزانە دیسان سەرکەوتن بەدەستێت و کە خەلیفە معتصم بالله یعنی چەندین ڕووداوی تر هەیە شتی زۆر گرنگتریش هەیە کە لە دوایە ئەگەر بکرێ باسی بکەین یەک دوو ڕووداوی تر کە لە بەم نزیکانەی کۆتایی مێژووی ئیسلامی ڕوویانداوە ئێمە هەموو ڕووداوانە هەمووی بەها ڕۆحیەکانەکەی بێگومان چکە یەکێک لەو ڕووداوانەی کە هەیە بۆ نمونە جەنگی وەقعەی حارممان هەیە لە جەنگی خاجروشمەکان لە ساڵی 559 کۆچی کاتی نورەدین مەحموود سەرکەوتنێکی یەکلاکەرەوە بەدەستێنێت بەسەر خاجروشمەکانە کاڵیان کوتا بۆ سەر جیهانی ئیسلامی واتوانێت ئەو قەڵایان لێ بسەنێتەوە کە قەڵای حارمیە ناسراوە لە شام و سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنێ لە پاش ئەمە سیرەکەی یعنی هەچ کاتێک دەسەڵاتی مسلمانان لە شوێنێکە هێزێکی گەورەی دروست بوو بێ سیرەکەی سەرکەوتنەکانی هەمووی لە مانگی ڕەمەزانە بووە گەورەترین جەنگی یەکلاکەرەوە سەرکەوتن بەسەر تەتارەکانە هەموو ئەزانین لە مێژووە جەنگی عینجالوت بووە جەنگی عینجالوت سەرکەوتنەکەی لە مانگی ڕەمەزانە بووە کە لە ساڵی 650 کۆچیدا پاژەوەی کە مەغۆلەکان یەن و هەموو مەنتیقەی شەرقەگرن و بەغدادەگرن و لێەوە ئەڕۆن هەتا ئاگاتێکی مالیکەکان هەستێکی ڕۆحی خەڵک بەرزەکەنەوە لە مانگی ڕەمەزانە دەتوانێت سەرکەوتن بەدەستبێنێت لە شەڕێکمان هەیە کە ناسراوە لە مەنتیقەی شام ڕوویاوە بە ناوی فەتحی شەقحەف فتحی شەقحەف لە ساڵی 1970 کۆچیە ڕوویداوە لێرە ئیبن تەیمیە بۆ خۆی ڕۆڵەبینێ سیرەکەی سوڵتەیەکی لە سوڵتانەکان ناوی سوڵتان ناسرە دێت ئەم فوقەهاکان و هەمویان کۆوەکاتەوان و قسەیان بۆکە بۆ منە زانای ئیبن تەیمیە ئەڵێ چۆن بتوانین ڕوبەڕووی مەغۆلەکان بینەوە ئەفەرمێ
با بین سوێم خۆین و وعد بە خوددا بین لە مانگی ڕەمەزانە چی بکەین حتا ئەم سوڵتان ناسر بیلا مەشهورە کە سوڵتانێکی ئەیوبیەکان بۆ لە منطقەی شامدا خۆیە بەستێتەوە قاچی ئەبەستێتەوە خۆی بە ئەسپەکەوانێ ئەڵێ ئێمە لە مانگی ڕەمەزانە با بتوانین لە پێناوی خوایە بجەنگین سێرەکە لە مانگی ڕەمەزانە دیسان سەرکەوتنیشی کەیان بەسەر تەتارەکاندا بە یەکجاریە توان تەتار لە منطقەیە دەرکەن بە سەرکردایەتی ئەوە بە لێهاتووی ئەو فوقا و زانایانەی کە لەو کاتەیە ئەم کاریان کردووە بۆیە ئەم ڕووداوانە ژوار ڕویان داوە وهروەها زانەکانی مسلمانیش کاریانە سەر کردووە چونکە مانگی ڕەمەزان بەڕاستی جیاوازە بە ئەو ڕووداوانەی تۆ ئەوەکو ئیندێکس هەمووی هێنا بە دوایەکە باس کرد بەشێکی زۆری ڕووداوەکانی جەنگ و قیتالەکان بووە ئەگەر نەبێ بۆ پرسیارەی ئەوانەی کە زیاتر پەڵی سیکۆلارەکان یا خودەوانەی کە ئەیانەوێ گومان و پرسیار لەسەر بیر و باوەڕێ ئاینی پیرۆزی ئیسلام دروستکەن یعنی بەشێکی زۆری ڕوبەری ڕووداوەکان جەنگ بووە یاخود ئەکرێ بڵێن ئێمە ڕووداوی گەورەتر لەمانەش تەنانە دروست بووە لە مانگی ڕەمەزانە بەڵام زۆر جارۆک و پێویست و باز نەکراوە تەنانەت کاریگەری گەورەشیانە بووە بەڵێ خۆی نابێ ئەومان لەبیر بچێت کە مێژوو نووسینەوەی مێژوو زیاتر بواری جەنگە نووسرێتەوە حتا سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بێت و ئێمە جەنگەکانی دەکەین ڕەنگە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچیان نمێنێتەوە کە نووسراوەتەوە بۆ چونکە خەڵک دێت شتێک ئەنووسێتەوە لە مێژوو نووسان کە سەرنجڕاکێش بێ و جەنگیش بۆ خۆی لە سەدەکانی ناوەڕاستدا و لە نووسینەوەی مێژووی ئیسلامیدا خاڵ یەکلاکەرەوەیە يعني مثلا جنگی عین جارو یەکلاکەرەوەی دوو خۆناغا جنگەکانی تر مثلا جەخەزوەی بەدر یەکلاکەرەوەی دوو خۆناغا جنگەکانی دیکە یەکلاکەرەوە بۆچی ئەم جنگانەوە باسکراون بە شێوازێکی سەرەکی چونکە جنگ بۆ خۆی لە مێژوودا یعنی ئێمە یەکی لەو ستەمە گەورانەی کە لە مێژووە کرێ دێین مێژوو بە چاوی ئەمڕۆ دادگاکەین واتە لێ برسینەوە لە مێژووەکەین بە چاوی ئەم گەورەترین لەمڕۆدا بەڵێ بێن لە گەورەکانە ئێمە ئەگەر بێت و بە چاوی خۆی سێری مێژووین کە ئیمپراتۆریەتی گەوری ئیسلامی هەبووە و ئەم ئیمپراتۆریەتیانی بە چ کاریگەرێک شەڕیان کردووە ئەم شەڕانەش لەو ڕوانگەیەوەیە کە خاڵ یەکلاکەرەوەیە یعنی تۆ خاڵێکی یەکلاکەرەوەی هێندە گەورە بووە کە هێزێکی گەورەی مسلمانان ڕزگاری بۆ لە نەهامەتێکی گەورە لەکوێیە لە مانگی ڕەمەزانە لە پاشەوەی کە چەند هەوڵی یاوە لەوێ سێکی سەرکەوتنی برسن بەڵام لەگەڵەوە شابیرمان نەچێت بەڵێ ڕووداوگەلی دیکەش هەیە بەڵام ڕەنگە سەرنجی مێژوو نووسانی مەسەر ڕووداوەکانی تر چۆن لای مامۆستا ئەو ڕووداوانەی دکتۆر زریان ئاماژەی بە بەشێکی زۆریان کرد لە چەند قۆناغێکی دیاری سەردەمی تاریخی ئیسلامیە تا چەند مسلمانەکان توانیویانە تەوزیفی ئەم ڕووداوانە وەکو خاڵێکی بەهێز بۆ خۆیان بکەنەوە بتوانوەکو هێزێکی کاریگەری معنەوی بەکاری بێن بەرامبەر بە نەیارەکانیان کە ئەو زیاتر بەشێکی زۆری ئەو ڕووداوانەی باس کرد کە جەنگ و قیتال و سەرکەوتنی نەسری مسلمانان بووە لە جەنگەکانەوە جەنگی یەکلاکەرەوەش بوون لە ناو مانگی پیرۆزی ڕەمەزاندا گومانی تیانە دایمە ململانی بە شەریەت یانی لەو کاتەوەی تر حەزارە دروست بووە و بە شەریەت دەسەڵات و حکوومات دروست بووە ئەم ململانیانە هەر بوون چه ئەساسەکەی ململانەکە ئاین بوو بێ یا بەرژەوەندی و مەسالیحی اقتصادی بوو بێ یا سوڵتە و دەسەڵات سەپاندن بوو بێ دیارە ئەوەش کەواوکو ئەمە ئەکا ئەگەر ئاین بوو بۆ ئەوەی کەواوکو و ئاینە قەنەعەتی پێێتی ڕاست و دروستە بیسەپێنێ ئەبێ هەوڵدا زۆرترین خەڵک و مرۆڤ و بەشی ئەم زەویە لی سوودمن بێ بەتابەتی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە بۆ هەموو مرۆڤەکان هاتووە یعنی بە ئیکتیفا ناکە بە میلەتێ بە وڵاتێ بە شوێنێ ئەگەر دەسەڵاتی بوو پەیامەکە گەنێ بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لەو کاتە کە سوڵحی حودەیبێ نامە بۆ پاشاکانی دنیای ئەو سەردەما نووسێ بۆ قەیسەر و بۆ کیسرا و بۆ مەلیکی حەبەشە و بۆ مەلیکی میسر و هەمووی ئەنێرێ یعنی خۆی شترا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینایە هێشتا مەکەشی نەگرتووە صلی الله علیه و سلم ئەمە چیە گەن یعنی سروشتی ئاینەکە وای ئاینێکی جیهانیە کە ئاینێکی جیهانی هەوڵدا بربەسەکان لە بەردەمی خۆیان لابە ئەگەر بێت و حکووماتی ئەو سەردەمەی پێغەمبەر و خولەفای ڕاشدین و قۆناغەکانی تر ڕێگەیان بدای ئەم ئاینی پیرۆزە بە ئازادی دەعوە و بانگوازی بۆ بکرێت ناو میلەتەکانە ئیسلام پێویستی بەو ڕوبەڕووبوون و قیتال و جیهاد و شتە نەئەکرد بەو سوورەتە بەڵام حکوومەتە زاڵمەکان نایەڵ بەڵام ئەگەر بە پێچەوانەکەی وەرگین ئایا لە مانگی ڕەمەزانە پێویستی بەمە نا ینی شتەکەی چۆن هاتە پێشەوە بێ بکرێت بەڵام ئێمە باسی وەکەین ڕەمەزان کاریگەری چییە من سەرەتا عەرزم کردی وتم لە ڕەمەزانە ئینسانەکان زیاتر لایەنی ڕۆحی و عیبادی و ئیمانیان بەهێزە بێت لەوێ جێبەجێکردنی ئەوامیرەکانی خوا ئاسانتر تا چەند مسلمانەوەی کردوە بە خاڵێکی بەهێز وەک پرسیارە کردم کاریگەری هەبووە فعلەن کاریگەریەکی باشی هەبووە کە ڕەمەزان کراوەتە فاکتەرێکی ئیجابی بۆی خزمەتی ئیسلامەکەی پێ بکرێت بەڵام من بابێ مەسەر خاڵی دوو ئیسلام کاتێک ئەم جەنگ و جیهاد و قیتالی کردووە دواتر خزمەتی خەڵکی کردووە وەرەوە بە قسەی ئێمەنا بە قسەی ڕۆژهەڵات ناسەکان کە حەزارە ئیسلامی نەک لە وڵاتی خۆی پێشکەوتوو بوو بەڵکو ئەوروپاش توانێتی لەم ئیقتیباسکە من ئێستا قسەیەکم لە یادە
کە یەکێک لە مەلیکەکانی ئەوروپا و کاتە ئینگلیز و فەڕەنسا و دووسێ وڵاتیشی لە ژێردەسا بووە نامەیەک بۆ خەلیفەی مسلمانان ئەنووسێت لە ئەندەلوس کە بەعزێک گەنج و تەڵەبەیان نردوو لەوێ فێری خوێنەواری بێ و هەندێک لەو حەزارە و تکنۆلۆژیا و سەناعەت و پیشەسازی هەیە ئەوان فێری ببن لە ئەندەلوس باشە ینی ئەوروپا لە جەهلە ئاژی کاتی ئەندەلوس قوتابخانەی هەیە ئەتەوێ بڵێ بەهای ڕۆحی حزوری هەیە لێرەدا بەڵێ ڕۆحی ئیسلام کاریگەری دروست کردوە بەڵێ مامۆسایەک لە قوتابخانەیەکە یا موچەی نەبووە یا بە ژیانێکی کەم بەڵام توانوێتی یەکێک لەوانەی خەڵکی فێری قورئان کردووە 6 ساڵ لە مزگەوتی کوفا قورئانی وتوتۆ یعنی زۆر بۆ ئیشی زەڕوو نەبێت لە مزگەوت و ماڵ دوور نەکەوتۆ دوتیانە بۆچی تۆ 6 ساڵە لەم مزگەوتا و هەر خەریکی قورئان وتنی بە خەڵک فەرمێتی لەبەر ئەم فەرمودەی پێغەمبەر کە فەرمی خێرکم من تعلم القورآن وعلم یەک فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وای لێ کردو کابرا 6 ساڵ ژیانی خۆی تەرخان کە بۆ خزمەتی قورئان فێرکردن بە خەڵک ئەمەیە بەهای ڕۆحی کابرای ترێسە وەرە تۆ مۆزەفێ دانێ چی هەرڵێ ئەی مەعاشەکەم چەنە ئەی مانگانەکەم چەنە ئەی چەندێک مەیتی ئەی چەندێک قازانجەکەم بەڵام ئەمە دی نەتوانێ بۆ ئەمەش تیجارەتی ڕاستەقینەیە چونکە مسلمانەکە تیجارەت و بازرگانی لەگەڵ خواکە بۆ قیامەت بەم دنیاکەمە ئیکتیفا ناکە ئەم چاوەڕوانە پاداشێکی نەبراوی هەتا هەتایی لە قیامەتە دەستخە ئەوە پاڵی پێوانی ئەوە پاڵی پێوانێ گیانی ماڵی کاتی مەساڵحی بەرژەوەندی هەمووی کاتە قوربانی ئیسلام کە ڕەمەزانێکی لە پایەبەهێزەکانی ئەو بەها لەوێ ئەچێتە چڵەپۆپە لە ڕووی ئیمانیەوە بەڵێ دکتۆر زیان ئەوەی مامۆستاش باسی کرد ئایا تا چەند ئێمە وەکو مسلمان یعنی توانوێتی کە تۆ زۆر قسە لەسەر شارستانێتەکەی زۆر جاروە بازەو بەها ڕۆحیانەکەی کە خاڵی بەهێزیان تیاوە لە ناو شارستانەتی ئیسلامیە ئەی تا چەند ئەمە تەوزیف بۆەوە تەجاوزی کردوە بۆ لای هزر و بیر و دیدگای تاکی مسلمان ئەمە وەکو خاڵێکی بەهێز بەکار بهێنێ و بیکاتە خاڵێک و وێزگەوە گۆڕانکاری و تێپەڕانی قۆناغێ بەرەو قۆناغێکی تر وە پێشکەوتوتر جیاواز لەوەی پێشوو بەڵێ من لە پێشترا عەرزی جەنابتم کرد کە لە شارستانێتی ئیسلامیە یەکی لەو تایبەتمەندیانەی کە هەمانە بریتە لەوەی کە پاڵنەرێکی گەورەی ئاینی ئیسلامەیە بۆ شارستانیت و پاڵنەرێکی گەورەی نەفسی هەیە بۆ بەدەستهێنانی شارستانیت ئەم پاڵنەرە گەورانە خۆی بێنێتەوە لە چەندین فەرموودەوە چەندین ئاەتی قورئاندا کە پاڵنەرێکی سەرەکی تایە بۆی کەەوە کەسە لایەنی ڕۆحی بەرزێت و بەرەو شارستانێت و بەرەو ئەو لایەنە بڕوات سەرەکەی ئیزافەتەن مەقسەکان جەنابی دکتۆر لە یەکێک لەو دیار ڕووداوانەی کە ئێمەمانە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکە زۆر بە سەرەهی ئەفەرمێ مەسەلەکە طریقا یلتمس به علما سلك الله طريقه الى الجنه هەر کەسە ڕێگەی علمگوێ خۆی گەوری بۆی کا بەڕێک باش لە شوێنی کیا پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ ان الله وملائكته والارض والسماوات حتى النملة في جوهرها قاتوي كفرمي حتى الحيتان في البحر يدعون لمعلم الناس خيرا فرميت ك هرشي هي لا اسم خوي جورو ملائكة كانوا حتى لا هرشي ارز واسمان حتى ميلوريق لنا كونكيا وحتى حوتي لنا ودرياكيا دعاء كان وما مستاي خير وشاكي خلقي ام بها الروحيه واكاد كما مستايق بردوام بيد لا كاركا كبردوام بپیامشی بزانه بیوه که داهنانی بکا بپیامشی گرینگی بزانه که اما پیامی که لا ام شارستان تا امش پیامی شارستانی اسلامیه که بهایش روحی هي واتبها روحي كلا بشتويتي كادك اخوي يقول القران ده فرما يرفع الله الذين اوتوا العلم منكم درجات ولا او يرفع الله الذين اوتوا العلم درجاتين او انك خاون علما چندين بلان برسترا اما بالنري گوري بو انسان مسلمان ك هاني بدا تا زياتر بروات برو علم تا زیاتر بڕوا بەرەو ئەو مەسائلانە بڕوا کە ئەمە ژوای کرد شارستانێتی ئیسلامی پێش بکەوێت لە چەندین بواردا وە چەندین لایەندا کارەگاتە ئەوەی کە پێشتری ئیزافە بۆ ڕووداوەکانی ترکێک ئێمە باسی جەنگبوونەکەمان کرد ئەو ڕووداوانە عنی کامان کە هەر کاریگەریانەسەوە بەها ڕۆحیانە بەڵێ یعنی یەکێ لە تاکی موسڵمان ئەکرێت تەوزیفی بکا بۆ خاڵێکی بەهێزی ئاینەکەی و حەزارەتەکەی و بەکاری بێنێەوە نقطەیەکی قووەتی بەڵێ یەکێ لە داهێنانە گرنگەکان کە لە حەزاری ئیسلامیە کراوە بێگومان هەموو ئەو نووسینانەیە کە هەیە ئەو نووسینانە کە لە ناو مانگی ڕەمەزاندا ئەنجام دراون سیرەکەین زانای مسلمانمان هەیە خۆی تەرخان کرد و یەکلایی کردوێتەوە نوێتی لە مانگی ڕەمەزانە فڵانە کتێبم ئەنووسم بە شێوازێکی ورد یاخود فڵانە کاری داهێناکاری ئەەکەین لە مانگی ڕەمەزاندا مانگی ڕەمەزان بوو بە ویزگەیەک لە ناو حەزاری ئیسلامیە کە خەڵکی خۆی دابنێت تا لە مانگی ڕەمەزانە کار بکات بەشێکی بۆ ئەوە بە کەوتویانە بەرەکەتی تایە مانگی ڕەمەزان و ئێمە بەو بەرەکەتەوە ئیشەکەین و فعلەن کارەکانمان بەرەو پێشەوەیە بەشێکیشی لەو ڕوانگانەوە بەرەو پێشەوە ڕۆیشتووە یعنی ئەگە سەیری کەین
ئەو عیلمە گەورەی کە لە سەردەمی مەمالیکەکانە من ڕەنگە زۆر جاران قسەم کردووە کە لە دوای عەباسیەکانەوە دروستەوە لە دوای هەڵمەتی مەغۆلەکانەوە دروست بێ ئەم هەموو زانە گەورەی دروست بێ ئێستا هەموو کتێبانی کە ئێمە بۆمان ماوەتەوە حتا لە هەموو بوارەکانی علومی دین هەتا لە بوارەکانی علومی با بڵێن دنیایی و نەقلی و با بڵێن عەقلی کاتێک کە ماونەتەوە کەم هەموو بوارە عیلمیانەمان هەیە سێرەکەین زۆرینیان ئەوانە کە لە دوای فترەی حکومی مەمالیکەکانەوە ماونەتەوانێ هۆکاری سەرەکی ئەمەش بۆ چییە گەڕدە بۆ ئینتیساڵە گەورانە گەردۆ کە لە ڕەمەزانە بووە کە کاریگەری هەبووە لەسەری هەروەک عەرزم کردم پێشتر ئەو ڕووداوە گەورانەی کە ڕوویان داوە بۆتە هۆی تێکشکاندنی ئەو تەتار و مەغۆڵان باشە گەر ئەم تەتار و مەغۆڵان لە ڕەمەزانە بەم جۆرە تێک نشکانە و ئەم تەوفیقاتانە نەبووە لە ڕەمەزانە ئایا ئەکرا ئەم هەموو ڕنگدانەوە گەورەی هەبێ لە دوای سەردەمی مەمالیکەکان و کاتا سەردەمی ئێستش درێژەی هەیە بەڵێ سپاس دکتۆر محەممەد ئەوەی کە مامۆسا باسی کرد هەندێکی زۆر گرنگی وێزگەی گرنگی باسی ئایا بەردەوامی ئەمانە چۆن ئەبێەوە ئەمە چۆن ئەکرێت دەستی پێوە بگیرێ و بەردەوام وەکو بەهایەکی ڕۆحی بەهێزە ناو شارستانتی ئێمە لە ناو مێژووی ئێمە ڕنگدانەوەیان هەبێ و درەوشەوە بن و تاکی مسلمانیش بەردەوام هەست بەم کاریگەریانە بکە ئێمە کۆمەڵی ڕووداوی گرنگ لە ڕابردووە ڕوویەوە لەوانەیە لە ئێستا لەبەر مسلمان کیانی نییە دەوڵەتی نییە خاوەنی قوارە نیە یعنی ئەمانەی لە پێشچاو چۆن ون نەبێ و چۆن بەردەوام بێ بۆی بەردەوام دیسان ئەم ڕووداوە گەورە و کاریگەرانش بچێتە پاڵ بەها ڕۆحیەکان و وەکو ئەوش خاڵێکی بەهێز بەکار بهێنرێت و لە زیهنی تاکی مسلمان نابێت خۆی گرنگترین شت ئەوەی خەڵک پەروەردە بکرێت لەسەر ئیمان لەسەر ئەوەی کەواوەکو دنیا و قیامەت گرێ با بەیەکەوە وەکوی لە سورەتی جومعە فەرمێ ئیذا نودیە لیصەلاة من یوم الجمعة فاسعوا إلى ذکر الله وذروا البيع کە بانیا واز دەکە سابەت و بازاڕەکە بێنە وەرە بۆ نوێژ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض کە نوێژەکە تەواو بوو هەمتر بشۆرە سەر بازاڕەکە دین ئاوایە وابتغي فيما آتاك الله دار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا مسلمانەکان بە قارون ئەڵێن شوێن کەوتوەکانی موسا دین و دنیا گرێ بەی بەیەکو ئەمیش بەوە بێ بەڕاستی ئێستا خەڵک خوا سروشتی وا دروستکۆ خۆی ئیهتیمام بە دنیادا لەبەرەوە زۆر ناوێ هانی بێ لەسەر دنیا بەڵام ئیهتیمام بە قیامەت گرنگە ئیهتیمام بە قیامەت بۆیە سێرەکی قورئان سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر گرنگی بە قیامەت بێگومان هەموو ئەمانە لە پێناو دیوە دیوایە زینوترین نمونە مەسەلا فەلەستینیەکان لە غەزە فەلەستینیەکان لە غەزە لە ڕووی ئیمکاناتەوە لە ڕووی دەسەڵاتی عەسکەری و لە ڕووی لە هەموو شتێکەوە زەعیفن بەڵام قەناعەتمان لە ڕووی ئیمان و بەهێزن و سووری و ئیسراری خۆیان لەسەر دینەکان وای کەوتە بتوان ڕوبەڕووی سەرسەختترین دوژمن لەم سەردەما ببنەوە کە جوولەکەی و لە پشتیشیەوە ئەمریکای ها یعنی ئێستا من لە تازەترین تەقریرا خوێنمەوە لە ئیسرائیل بۆی بێوێ هجووم کا بۆ سەر غەزە ئەبێ هەزار حساباتی ورد بۆ خۆی بکە باشە ئەوە چی ئەگەر ئیمان نەبێ ئەم هەموو جوشی گەورەی دووەلی عەرەبی و ئیسلامی و شەرقی ئەوسەتە بۆی چیان پێ ناکرێ ها ئەو کۆمەڵە خەڵکەکەم ئەوە بەها ئیمانیەکانە ئەو بەها پێم وایە یەکێک لە ڕووداوە گەورەکانش ڕوویدا لە شەڕی غەزا لە مانگی ڕەمەزانە بوو یعنی ئەوش هەڵەیەکی جوولەکەیە کە لەو کاتا هجوومی کردو ئازانێ لەو کاتا خەڵک لاوازە بۆیە من ڕووداوێکی کەشم بیر کەوتو بەڕاستی باسی حەزارە ئیسلامی لە شوێنێکە خوێن مەواڵێ لە سەقەلی جەزیرەیەکە لە دەریای سپی ناوەڕاست لەیەکێ لە شارەکانی سەقەلە کە کاتی خۆی مسلمانان ئازادیان کردووە 300 قوتابخانەی ابتیدایی تیابە بۆ فێربوونی قورئان 300 قوتابخان پێم وایە ئێستش ئەوە زۆر بێ بۆ ئێستش باشە ئەمە چیە گەینێ ئەمە ئەوە گەینێ ئەم پەیامی ئیسلامە ئەم شەریعەتی ئیسلامە ئەوەنە تاقە و وزە و توانای ڕۆحی و ئیمانی تایە شتی وەکو مەعجیزات دروستەکە لە ناو خەڵکە ئەوەی کە خەڵک بە خەیاڵیان نایە مەسە عالمێک کتێبێک ئیبن حەجەر 16 ساڵی پێچوە فەتح الباری نووسیوە لە شەرحی بوخاری خۆشی ئەوەنەی پێچووە ئەمە چییە ئەم توانا چییە عالمی وامان هەیە لە ماڵ دەرچووە بۆ کۆکردنەوەی عیلم عمری 23 ساڵ بووە چووە 40 ساڵ بە عالەمی ئیسلامی و شارەکانە گەڕاوە کە هاتۆتۆ بۆ وڵاتەکەی خۆی عمری بۆتە 63 ساڵ و کاتە ژنیە ناوە سەری سپی بوو تەمەنی تەواو بوو لەبەرەوە ئەوش کە مامۆستا فەرمی ئەو هەموو جەنگ و غەزا و جیهادانە بۆ لە ئیسلامە یەکەم بۆ بڵاوکردنەوەی ئیسلامە دووەم بۆ بربەستە لە دەستدرێژی دوژمنان چکە هەر وڵاتی ئیستیقرار و دامەزراوەی و ئەمن و ئاسایشی تیانە بێ پێشکەوتنی تیان نابێ اقتصاد پێش ناکەوێ لە ڕووی خەدەماتی و پێشکەوتنە جۆرا و جۆرەکان و پێش ناکەوێ یعنی وڵاتێک گەر هەمیشە شەڕ و شۆڕ و داگیرکرا و لەژێر چەکمەی دوژمنەکانە بێت چۆن پێشەکەوێ بۆی
ئەو شەڕ و ڕوبەڕووبووناوەکە ئیسلام کردوێتی بۆ ئەو بۆ هەم وڵاتی ئیسلام بپارێزێ هەم ڕقع و مەساحەکەی ماوەساڵی ماوەی بەرنامەکە تەواو بۆ گەر شتێکت ماوێ ئیزافەیە بۆ کۆی ئەو تەوەرانەی باسمان کرێ خۆ پرسیارێکە وڵام من یەکشتم ماوە بێڵم ئەوش ڕەبتی قورئان نازڵبوونی قورئان لەگەڵ مانگی ڕەمەزانە مفەسیرین هەندێشتی جوانە فەرمون لەوایەکێک لەوانە ئیمامی ڕازیە ئەفەرمێ بەلای منەوە ئونزیلە فیه القورئان لەبەر ئەمەیە خوا کارێکی گەورەی خۆی کردووە کە نازڵکردنی قورئان و دابەزاندنی قورئانە ئەوە یەکێکە لە ئایاتی خوا یەکێکی تریش لە بەرامبەرە ئایەتێکی تریش کە هی علاقەی بە عەبدەکانەوەی کە ڕۆژوگرتنە زۆر پەیوەندی لەبینی ئەم نێوان ئەم ڕۆژوگرتن و ئەم نازڵبوونی قورئانە هەیە یعنی ئەم قورئانە پەیامی خوایە کاری خوایە بۆ سەر زەوی دێ ئەم ڕۆژوەش عەبدەکانە خۆیان لە ئەم قورئانە بۆ دێ خەڵک لە ژەنگ و ژاری شیرک و بێدینی و گونا و ئەخلاقی خراپ پاکاتەوە ئەم ڕۆژۆش هەمان دەورە بینێ لەبەرەوە سێرەکی ئەم قورئانە لەم مانگە هاتووەتە خۆرە حتا کە باسی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم کە یەکەم جار قورئانی بۆ هات لە غاری حیرا بوو ئەفەرموون زانایانی مێژوو پێغەمبەری خوا ئەچوو لە غاری حیرا بیری ئەکردەوە عیبادەتێک کرد تەحەنوثی ئەکرد ئەپارڕەوە لەخوا یعنی ئەوەش حتا لە هەندێک ڕیوایەتە ئەڵێ لەوانەیە پێغەمبەر ڕۆژووشی گرتبێ بۆی نازڵبوونی قورئان لەگەڵ ڕۆژوو لەگەڵ عیبادەتکردنا زۆر تەناسوب و پەیوەندیکی بەهێزیانە بەڵێ سوپاس دکتۆر زیرانگەر ئیزافەیەکت مابێت لەسەر بەهای ڕۆح و ڕوودا و لە مانگی ڕەمەزانە بەڵێ من کۆی تەوەری بەرنامە بەڵام پێم وایە کە ڕۆح بەشێکی سەرەکیە لە ژیانی هەموو تاکێک بە مسلمان و بەبێ مسلمانەوە و بە تایبەتی بۆ مسلمانانیش لە ناو مێژووی ئیسلام و لە حەزارەی ئیسلامیە ڕۆح بەشێکی سەرەکیە کە بەردەستە و جێگەی خۆی هەیە و من پێم وایە کە سەرکەوتنی مسلمانان و سەرکەوتن و دووبارە زیندوکردنەوەی مێژووی ئیسلام بەوە ئەبێت کە ڕۆحی مسلمانان جارێکی کە زیندوکرێتەوە چونکە ئەوەی کە نەماوە لە حتا لە پەرستشەکانیشە حتا لە ژیانی ڕۆژانەی مسلمانیشە ڕۆحە بۆیە ئەم بەها ڕۆحیانە جەختی لەسەر بکرێتەوە زیاتر بەرەو پێشێتەوە من پێم وایە جارێکی کە ئەم حەزارە دروزە بێتەوە هەم سەرکەوتنە گەورەکانی دروزە بێتەوە کە لە مێژووە تۆمار کراوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر زیلان حاجی توێژەر لە مێژووی شارستانیەتی ئیسلامی سپاس بۆ دکتۆر محەممەد ساڵح قادر توێژەر لە مێژووی فکری ئیسلامی سپاس بۆ ئەوەدەبوونتان لە ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە میرەوانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.